مزگەوتێکی بووی خاوەنی شوێنێکی بووی خەڵکانێک لە بەردەستدیشی دەکرد فەرمانبەرێک بووی لە شوێنێکی بەرپرسێک بووی یان خزم و کەسەکانت تۆیان بە براگەوڵا هەربژارد بوو هەتا دەگاتە سەرۆک و دەسەڵایەتی زۆر گەورە و مەزنی وڵاتەکان ئەوانە هەر هەمووی بەرپرسیارەتیە لە ئیسلامدا دەبی تۆ زۆر بە نەرم و حەکیمانە بە عادیل و دادوەرانە لەگەر خەڵکەکەی هەڵسوکەوت بکەی ئەوجا خوای رب العالمین پشتگیریت دەکا ئەگەر نا ئەو کاتەی خوای رب العالمین جەڕەوت لۆ درێژ دەکا وا دەزانی تۆ دەسەڵاتداری و بە خۆت بۆ خۆت وا کردیە هەتا لەناو ظولم و ستەمەکەی ختم دەبی لە ناکاو خوای رب العالمین دەرێ بەرەو چێوە دەچی تۆی ضەعیفی بێدەسەڵات ئاسمان ئیمنە و زەویش ئیمنە مرۆڤەکانیش هەموو ئیمنن ئەوانەی پاسەوان تیشن دڵیان لە بەردەستی منە دەتانم هەر دڵی وان بگۆرم و لوولەی تفەنگت لۆ بسوڕێننەوە شێوە دەچی و بەرەو کوێ هەتا کەنجی ظولم و ستەم بکرێ بەڕێزان و خۆشەویستان خوای رب العالمین دەفەرمێ لە سوورەتی شورا دفرمي إنما السبيل على الذين يظلمون الناس ويبغون في الأرض بغير الحق أولئك لهم عذاب أليم رقاب واني ولسر أواني كوا ظلم مستمد كان لقر خلشي ولا سروي زوية رقاي ناحق دقر نبر بوي ظلم مستمي برپاد كان خلشي لدستيان ناحسيتوا أوانا عذابي بإيش وجانيان بوهي ولا پاشان خەڵکانێک جاروێ ئیمان لاوازە لە ئیمان لاوازی خۆی پێی وایە ئەگەر دەسەڵاتدارێک 20 ساڵێک حکمی کرد یان 30 ساڵێک حکمی کرد یان ماوەیەک بە کەیفی خۆی زوڵم و ستەمی کرد کەس دەستینەی نابەردەستی جورئەتیان نەبوو خەڵکەکە لە مافی خۆیان بپێچنەوە بەرامبەری سەرکردە و زاڵم و ستەمکارەکەی ڕابوەستنەوە پێی وایە ئەوە تەواو ئەوە خوای رب العالمین رنگە تەداخل ناکاتن و ئەو کاتی پەنا بەخوای هەیە ئیمان لاوازە خۆی تووشی وشەی کوفریش دەکا بەبیرمان نایە سەردەمی سەرۆکی عێراقی پێشوو سەردەمی سەدام حوسێنی زۆر خەڵک هەبوو دەیگوت ڕەنگە نەعوذ بالله و دیارە خوش لەگەڵیدایە و یارمەتی دەدا خۆی جاروەیە وشەی کوفری بەسەر زمانیدا دەهات بأعقاب لو آياتيك أخوة رب العالمين دفرمي ولا تحسبن الله غافلا عما يعمل الظالمون إنما يؤخرهم ليوم تشخص فيه الأبصار ومزانا قطع قط خوا غافل به جل شأنه سكيق لصفتي خواي أويا خواي رب العالمين دائما وببردوامي الحي القيوم زاناني عقيدة دفرمون الحي القيوم واتزنديتي بخوة وستاو محتاج باحتياج بنياز لهمو مخلوق كسيتي لجيانا كشي دا جيانيتي أبدي وبردوامية كوتاي بيناية يقدق لحظة وتسركش قد غافلنا به خواي رب العالمين ننسني هيا نبرجاني هيا آقاي لهمو اشتكانا لهمو دموكاتكان بلام زمن وكات بو ايما زمن وكات ودور ودريجة بو خواي رب العالمين شتيتي هيش وبوسة وكمو ما ويسي صالي لكن خواي رب العالمين سركيتي اشتواونيا او مولا تجدداك بستمكار وظالميتي لآخيري جروي لي دقري وتندي دقري ابروي دنيا وقيامتي دباو بدرديشي وا بخوشي نازاني چي بسراتيو خوي ناناسيتوا خوا دەفەرمێ ئێوە وامەزانن خوای پەروەردیگار غافلە لە کار و کردەوەی ظالم و ستەمکارەکان خوای رب العالمین غافل نییە بەڵکو جاروەیە هەڕیان دەگری لۆ ڕۆژێکی کەوات چاوەکان ئەبلەق دەبن ئەو چاوانە سەریان سوور دەمینێ کە ڕووداوەکان دەبینن وهەندێک لە مفەسیرین دەفەرمون واتە ڕۆژی مەیدانی حەشر و حیساب خوای رب العالمین کە بە ظولم و ستەمەوە جەڕەویان لە مری دەکا بە فریشتەکان ڕایان دەکێشی هەموو ظالم و ستەمکارەکان ئەوانەی کەوا حکم ناکەن بە ئیسلام و بە قورئان و بە عەدالەت و بە دادوەری هەمویان دەوەستێندرێن لە دوای ئیبلیسی نگریس و لە دوای فرعون و ئەبوو جەهل و ئەو جار لە پاشان حەشریان دەکرێ و بەسەر شۆڕی هەڵدەدرێنە ناو ئاگری دۆزەخ خوای رب العالمین دەفەرمێ
وسيعلم الذين ظلموا أي منقلب ينقلبون. ئەو جار بەڕێزان و خۆشەویستان پێغەمبەری پێشەواش فەرمیەتی عليه الصلاة والسلام كلكم راع وكلكم مسؤول عن رعيته. ئێوەش وەتێمەگەن بڵێن ئەو ڕووداوانەی لە سەرووی زەوی کە لە سەرۆکێکی دەقەومێ ئیلا دەبی سەرۆکەکان عیبرەتی لێوەربگرن. بەڵێ بە پلەی یەکەم دەبی سەرۆکەکان بە خۆیان بکەون بەس بە درانگینا وەکو ئوردن وەکو سووریای زۆر بە درانگی بە خۆیان کەتینە مەرج نییە پێڕا بگەن خوای رب العالمین لێیان قبول بکە ڕەنگە خوا هەر تەداخولیان دەکات جەل شەعنو و دەبی زۆر زوو و زووتر بە خۆیان ڕابگەن تۆبەی بکەن و بە دڵسۆزیەوە لە دڵەوە ڕووبکەنە خوای رب العالمین و نەزانن دەسەڵات هەر دەسەڵاتی ئەوروپا و ئەمریکا و UN و فلان و فیسارە. دەسەڵاتی خوای رب العالمینە. لێرەوە مۆڵەت دەدرێ لە فلان وڵاتەی مصر مۆڵەتی گوناه و تاوان و کوفریەکان دەدرا هەر لە مەجلیس شەعبی مصریەوە لەسەر بڕیاری حوسنی مبارەکی چەندین ساڵ لەمەوبەر جێندەر وەکو مەشروع و پرۆژە چووە وێندەرێ و باسی لێکرا. خوای رب العالمین لەبەر هەندێ ئێستاکە حوسنی مبارەک چەند پێدا دەگری و نازانی لە چێوە ئەو شەپۆڵانە دەردەچی. لەوێوە دەکەسی بەولاوە دەنێ لەو لای خوای رب العالمین سەتی دیهان دەدا. لەوێوە خەڵکێک ترسی لێدەنیشی لەو لایەوە کەسێک دەردەچی کە تەوەقوعی نەکردیە ڕەنگە لە سەرنان و پارە و پولی وی ژیابی ئەوڕۆ خوای رب العالمین لێی وە دەردەینیتن و وای لێ دەکاتن کەوا لە دژی بوەستێتەوە. جابەرێ با ئێمە لەسەر حسابی دین و ئەخلاقمان زوڵم و ستەمی نەکەین شتێکی وا نەکەین بڵێن هەر دنیای لە خۆمان ڕازی بکەین. ئێستاکە ئایا ئەمریکا توانی و دەتوانی لە هانای حوسنی مبارەکی بێ؟ واللهی ئەگەر بیتانی با ئێستا لە هانای دەهات. بەڵام شتێک ئەگەر خوای رب العالمین بیڕەخسێنی هیچ قووەتێک نییە تەداخل بکا و بتوانی لە هانای بێ. بەڵام ئەدی ئەگەر وەکو موسا پێغەمبەری کردبا عەلەیهی السەڵات وەسەلام بەڵام حوسنی مبارەک چاوی لە فیرعەونی کرد لەبەر هەندێکە ئێستا وای لێدێ ئەگەر ئیقتیدای کردبا بە موسا پێغەمبەری عەلەیهی السەڵات وەسەلام ئەگەر ئێستا لە تەنگەشە و ناخۆشیش بە خوای رب العالمین دەفەرمێتە موسا و هارونی ئێوە هەڕوونە لای فیرعەونی ئەوان ترس و سام و هەیبەتیان لێدەنیشێ بچنە لای ئەو زاڵم و ستەمکارەی بەڵام خوای رب العالمین دەفەرمێ ئێوە هەڕوون و ئەمیش ئەسمع و ئەرا دەفەرمی من دەتان بینم و دەشتان بیستم لە چ دەترسێن خوا هەموو دەمێ دەتبینی و هەموو دەمێ دەتبیستی. بەڕێزان و خۆشەویستان هەر یەک لە ئێمەش بەرپرسین لە ماڵی خۆمان ئەوەی لە مزگەوتە لە مزگەوتەکان و ئەوەی فەرمانبەرە دەسەڵاتدارە ئەوانەی لە ژێر دەستینە زوو بەن عیبرەت و پەندی وەربگرن ئەوانە پەند و عیبرەتی خوایە لە سەرووی زەوی و هاتیتە جێ. بەڵێ ئاخر زەمانە و کۆتا زەمانە خەڵکێک گەمەی بە ئێمەی مامۆستایانی دەکرد و دەکا دەڵێەوە چییە زەلزەلە ڕوودان و یان ئەو کاتەی بوومە لەرزە چ پەیوەندیەکی هەیە بەو کارانەی کەوا گوناه و تاوانە ئەوانە شتی سروشتین یان شتی تەکنەلۆژیای نوێ ئەوەی دیتیتەوە عیلم و زانستی بەرەو پێش چووە کەوا ئەوانە لەو خاڵەی و لەو شتەی دروست دەبێ بەڵام نازانن هەمووی ئیخوای رب العالمین ڕاستە. ئەوەی تەمەشای قورئانی کردی ئەو ڕۆی حوسنی مبارەکی و هاونمونەکانی وی و زەین العابدینی لەبەر چاوی بوو لەبەر هەندێکە قەدای نەدەینا لەسەر ئیمان و ئیسلامەتی خۆی دەبی خۆمان لەگەر خوای ڕاست بکەینەوە. كلكم راع وكلكم مسؤول عن رعيته پێغەمبەر دەفەرمی عەلەیهی السەڵات وەسەلام هەر یەک لە ئێوە بەرپرسە لەوەی لە ژێر دەستیەتی والئەمیر راع سەرکردە و سەرۆک ڕاعی و بەڕێوەبەرە و شوانە لۆگەلەکەی کەوا لە ژێر دەستیتی دەبی ستەمکار نەبی لەگەریان ظالم نەبی. واللهی نە دۆلار نە پارە نە ئۆتۆمبێلەکان نە تائیرە نە حیمایە و پاسەوان ئەگەر خوا ئەمری کرد لێت بقەومێ هیچت بەکەلگنایە زەین العابدین فیرعەونی سەردەم و حوسنی مبارەکیش فیرعەونی سەردەمی مصر ئەوانەوە لەبەر